جوانترین سڵاوتان لێبێ لێوارە 24 ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست لەگەڵمان بن. بۆ نائینیەکانیان کردووە بە هەوێنی پێکەوە ژیان. بەنانکردن بژێوی ژیانی پەیدا دەکات. سێتارەکەی کردوتە خۆشەویستی خۆی. میوزیک زیاتر لە هونەرەکانی دیکە کار لەسەر ڕوح و ناخی مرۆڤ دەکات، بە تایبەت ژەنینی سێتار، ئەویش ئەگەر خانمێک ئەم سازە بژەنێت. ڕێستا کە ژەنیاری ئامێری سێتارە باس لەو هەستە دەکات کە ئامێری سێتار پێی دەبەخشێت و دەڵێت ڕێک وەکوە و کاتێ دایکێک منداڵەکەی لە باوەش دەگرێت. ناوم ڕێسا ساڵە محەممەدە، ژەنیاری ئامێری سێتارم، خوێندکارم لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی موزیک. ئەم ساڵ کۆتا قۆناخمە لە کۆلێژی هونەرە جوانەکان. سەرەتا پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کرد بەشی موزیک ئامێری پیانۆ. 5 ساڵ ئامێری پیانۆم خوێند، دواتر کە لە پەیمانگا تەخەڕوجم کرد 3 ساڵ ئامێری سێتارم خوێند لە فەرگەی مەحوی خوێندکارم. وەکە زانین ئامێری پیانۆ ئامێرێکی کلاسیکە و منیش ئەو ئامێرەم خوێندووە ماوەی 5 ساڵ، بەڵام زیاتر هەستم کرد کە من زیاتر نزیکم لەو ئامێرە ڕۆژهەڵاتیانەی کە هەیە، زیاتر حەزم کرد ئەو ئامێرە فێر ببم و ئامانجیشم ئەوە بوو کە لە گروپێکە کار بکەم، یاخود ئەو میلۆدیە کوردیانەی کە هەیە بتوانم خۆم بیژەنمەوە بۆ ئامێرە ڕۆژهەڵاتیانە. ئامێری سێتار ئەتوانین بڵین ئامێرێکە کە زۆر دەرنەکەوتووە لە ناو کوردستانە، زیاتر ئامێرێکی ئێرانیە ڕۆژهەڵاتی ئەبینرێت، بەڵام حەزم کرد ئەم ئامێرە بژەنم لەبەرەوەی بەکاری بێنمەوە لە ناو مۆسیقا کوردەکانە. هەڵبەتە ئێستا بە خۆشحاڵیەوە کە ئەم ئامێرە کەمێک ئەتوانین بڵین زیاتر ئەبینرێت لە ناو گروپەکانە یاخود لە ناو گۆرانەکانە. من لێرە فێرخوازم فەرگەی مەحوی وەکو ماڵی دووهەمی من وایە، لەم شوێنە جوانە فێری زۆر شتەبی، بەتەنیا ناتوانم بڵێم فێری مۆسیقا بم، فێری خۆشەویستی، ڕێزگرتن، هەموو شتێکی جوان لە فێرگایە هەیە. و ئەو ئامێرانی کە لە فێرگەی مەحویە هەیە ئامێرە ڕۆژهەڵاتیەکانن، وەکو ئامێرەکانی تار و سێتار، دەف، زەڕەب، عود، سەنتور، کەمانچە، ئەم ئامێرانە لەخۆ ئەگرێم. ئەگەر باسی لایەنێکی ڕۆحی بکەین، بێگومان ئەتوانین بڵین جیاوازیەک هەیە لەوەی کە ئامێرێک لە باوەش تایەکە ئەیژەنیت، هەستێکی زیاترە بۆی هەیە، ڕۆحێکی زیاترە پێ ئەبەخشە. وەک چۆن مناڵێک لە باوەش تادایانە گرنگیەکی زۆری پێ ئەیت، شتێکی جوانە پێ ئەبەخشێتەوە. بێگومان و ئامێرەش کە من کاتێک لە لای خۆمەوە دایانم گرنگی پێ ئەم، ئەویش چێژێکی زیاتر بە منە بەخشێت و ڕاحەتێکی جوانم پێ بەخشە.
لەگەڵ دەستپێکی مانگی ڕەمەزانم بۆ ئەم کەسانی باری تەندروستیان باش نییە واتە نەخۆشن و بەڕۆژوو دەبن چۆنێتی وەرگرتنی حەبوو دەرمان و خواردەمەنی بەهۆی بەڕۆژووبوونیان گۆڕانکاری بەسەردادێت هەر بۆیە پێویستە ئەم کەسانە دوای کۆتای مانگی ڕەمەزان بۆ وەرگرتنی چۆنێتی حەبوو دەرمان سەردانی پزیشک بکەنەوە و ڕێنمایی تەندروستیش وە بەرچاو بگرن. طبعا لە مانگی ڕەمەزاندا کە خەڵک مانگی بە ڕۆژوو دەبێت تۆزە گۆڕانکاری بەسەر سیستەمەکاندا دەبێت بە تایبەتی ڕیخۆڵە و مەعیددا هەندێک گۆڕانکاریدا ئەو ئەنزیمانێک کە پێویستن بۆ هەرسکردن تۆزێک کەم دەبن ئەوەی دیواری مەعیددا ڕادەی کەم تۆزێ وەکو بڵێ ئەستورێک کەم دەبێت یا بڵێ تۆزێت تەنێک دەبێت. طبعا دوایی کە ئینسان لە پڕ دەست بە خواردن دەکاتەوە لای ئێمە خواردنێکی زۆر ئەو سیستەمە چەند ڕۆژێکی دەوێت بە شێوەی گشتی لەوانێت 4 ڕۆژی بێ هەتا دەچێتەوە دۆخی خۆی. ئەوەی پەیوەندی بە ئەو ڕۆژانی دوای ڕەمەزانەوە هەیە کە ڕاستە خودداڕەوە یعنی ڕۆژانی جەژن و دواتر کۆمەڵێ بە خاڵ هەیە کە دەکرێت باسییان بکەین یەکێ لەوانە هەندێک کەس تووشی گرفتی مەعیدەوەڕی خۆڵە دەبێت وەکو دڵتێکەڵاتن و دڵک کزە و لەوانەیە لە مانگی ڕەمەزاندا تۆزە گۆڕانکاریان لە دەرمانەکاندا کردی بێ مەسەرەن نیوەڕۆی خستوێتە ژەمێکیکە لە پڕ لە ڕۆژانی جەژن خواردنێکی زۆرێ خواردنەوەیەکی زۆر زۆرە ها خواردن بە تایبەتی شتیش زۆر شیرین زۆر چەور زۆر سوێر ئەوانەژە هەموو خواردنە لە پڕ کە تۆ مانگێکە ڕانەهاتی بۆ هەموو خواردنە زۆرە تۆزە گرفت درزەکە لە بەرەوە پێشوەخت ئینسان خۆی ئامادە بکە کە سنوور دانێ بۆ ئەو خواردنی دەیخوا ئەو خواردنەوەی دەیخوا سنوور دانێن بۆ ئەو شتە دەکرێت تۆزێ پێش ئەوەی تێر بخۆین بکشێنەوە و بەشتی سوک دەست پێ بکەین شتەکان زۆر چەور نەبێ بەو شێوەیە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە دەرمانیان هەیە و دەرمانەکانیان لە مانگی ڕەمەزاندا گۆڕانیان تێدا کردووە لە دوای ڕەمەزان دەستنەوە دۆخی پێشتر ینی پێش ڕەمەزان چۆنی بەکارهێناوە بە شێوەیەکی گشتی ینی دەیجێڕێتەوە بۆ ئەو وەختە هەیە پێویستی بۆ سەردانی پزیشکی خۆی بکاتەوە بە تایبەتی ئەگەر شتەکان بۆ نمونە شەکرەکەی یا زەختەکەی بەرزە یا گۆڕانکاری بەسەردا هاتووە نزمە بۆ شێوێ بە شێوەی گشتی دەگەڕێتەوە هەمان ڕێژیمی پێش ڕەمەزان کە شەکری هەیە تەبەن نابێت دەبێت شتە شیرینەکان سنووردار بێت زۆر و شتانێک کە شەکری تێدا دەستی بۆ نەبا باشە و دەتوانێت شتێکی تر بخوا دەتوانێت میوە بخوا دەتوانێت سەرز بخوا لە زیاترەوە بچی پاقلاو خۆیت و یا شەربەت و چایەکی زۆرکە شەکری تێدا بێت ئەوانەی زەختیان هەیە تەبەن ئەو شتێک کە ڕاستە خۆ زەخت بەرز دەکاتەوە خوێ دەبێت خوانی لێ پارێزن وەکو ئێستا هەمومان بیستمانە و ڕۆژ باز دەکرێت کە شەکر و خوێ لە دنیادا پێی دەڵێن ژەهری سپی تا کەمتر بێ باشترە. ئێمە هەندێک کەسێ دەڵێ تۆڵە دەکەمەوە ینی زۆر برسی بۆ زۆر عزیێتیوە لە ڕەمەزان دەڵێ تۆڵە دەکەمەوە ڕۆژی جەژن بەکەیف خۆمایە خۆی بەڕاستی تۆڵەکردنەوە چۆن هەموو وەکو لە بابەتەکانی تریش باش نییە لە خواردنیش باش نییە ینی ئەو مانگە ڕەمەزانە کە توانی تدام بە خۆت دابگری ئەوە دەکرێت بیکە بۆنەیەک دەکرێت کە ینی مناسبەیەک بۆی خۆ ڕابێنی لە داهاتوش سنوور دابنێ بۆ ئەو خواردنەی کە دەیخۆین چکە بەڕاستی ئێستا هاوسنگ لە بۆ زۆرمان هاوسەنگینیە لە نێوان ئەو خواردنەوەی کە هەمانە لایەک ئەو جوڵەی کە هەمانە تەبەن شتە دەبێت خۆمان ڕابێنین سەردەمی ئێستا جوڵەکەمە و شتێک تریشەیە کە جوڵە یارمەتی خواردندا هەل بێ یعنی جوڵە شتێکی باشە جەژنان کە یا ڕۆژەکانی تریش کات چۆ دەکەین هاتوێک دەکەین ئەم لاولا دەکەین تا بۆمان بکرێت بە پێ بڕۆین ئەو پێڕۆیشتە شتێکی زۆر چاکە بەڕاستی ینی بۆ ئەوانەی شەکریانە زەختیان هەیە ئەوانەی کێشیان زۆرە دەرمانە ینی شتێکی خوب دێنەوە بیکەین بە خوب بەعادەت شتێکی باشە. ئافرەتێک لە کەرکووک بە ناکردن بژێوی ژیانی خۆی و خێزانی پەیدا دەکات ئەو ئافرەتە دەیەوێت کۆتوبەندەکانی کۆمەلگە بشکێنێت و ئەو بۆ چوونەی بەرامبەر ئافرەتان هەیە نەیهێڵێت و بیسەلمێنێت کە ئەوانیش لە ئەرک و مافدا هیچ جیاوازیەکیان لەگەڵ پیاواندا نییە و توانای کارکردنیان هەیە. پێشبەر لە ڕەمەزان بەیانیان من دوو وەجبە نانم ئەکرد
بەیانیان و ئێواران بەڵام ئێستا لە بەرەوەی بە ڕۆژوم و ناتوانم التزاماتی ڕۆژوم هەیە بۆیە بەر لە بەربانگ دێم ئەتوانم 50 بۆ 75 تیری بکەم چکە تیرەکانم لە یەک جێگاپانی ئەەکەمەوە پێوەیەدەم دوای بەربانگ نانی جۆراوجۆرم زۆرە دەسیم هەیە جۆشم هەیە جۆی عراقیشم هەیە هەمە ئەڵێ بە تەنها هەمە ئەڵێ بە تێکڕا بەعام جۆکان ڕشکە و شمڵی تێکەم چکە ئێستا ئەم نەخۆشە مزمینانە بەربڵاوە لە ناو خەڵکییا وەکو شەکرە وەکو زەخت ڕشکە و شمڵی زۆر بەکارێنم لەسەر حجز نانەکەم حجزم ئەڕوا بۆ 10 ڕۆژ بۆ 20 ڕۆژ ئەڕوا چکە خەڵکی زۆر ڕەغبەتی لێیە نانەکەم بە تایبەت ئەڵێن بە حکمی ئەوەی ئافرەتی و پاک و خاوێنە ئافرەت ئەوە سۆدەش بەکار نایەنم چکە دکتۆرەکان ئەڵێن سۆدە زۆر خراپە بەکاری بێنم سۆدە بەکار نایەن بمەوێ زۆر کەس دەستخۆشیم لێکە لە ئیشەکەم زۆر پێیان خۆشە بە تایبەت پیاوان ئەڵێ ئێمە ئافرەت نییە وەکو پیا و ئیشکات ینی زۆر دەگمەنە بە تایبەت دکتۆرەکانم زۆر پێیان خۆشە لێ شانازیت پێواکەی من دڵخۆشم ئاسوودەشم چکە ئیشی خۆمە بەمانوێتی خۆم ئیشەکەم و پارە پێیاکەم بۆیە پێویستم بە کەس نییە چیای زاوا دەکەوێتە باشووری شاری دۆک و گەر لە سەرم چیایە سەیری شاری دهۆک بکرێت دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە بە تایبەت شەوان لە شەوانی مانگی ڕەمەزان هاوڵاتیان بە ڕێژێکی بەرچاو دەچنە سەرم چیایە و کات و ساتێکی خۆشی خێزانی بەڕێ دەکەن. همون صاحب بفرق قال هفالا دينا فيري شافت رمضان انا اختي خود بولينا جاي قال اخشى ويكار امر بين امر بفراد بتختي دافيري اسواقي ديجي تمهر خد بس بام هيت رمضان خوش ترى فيري ابينم قرابه غايب ترى بس خوش ترى يعني وبرا ما زحمته بري تقریبا بو نزدیک 7 ساله همه بیکاریت یعنی سر جایزه و طبعا هدی سال به سال برای خلکی کرده وری و برای خلکی اچن مطلب شیوه که باش سالانه یا زیده بد خواستن و سال بوری پشتی پیچک سازبونا و شراب برای مسافر و قضا سفر چی ترخید عرباجی برای و گلک کته وری و پار گلک هاتون و افسالجی اسوی بواری دامه دی گلک پترد خاصتا سر رمضان جی هیوا رمضان روز جو گرم بو مباشر جو بدل بوی شف جو هینال سری چی خیلی گلک برای خود داد چی جهل گلتن
آیله گله شکل برفره آیله گله تن جه تایبتی تای با آیله جه تایبتی تای با جهیلاجی لە مانگی ڕەمەزاندا لە شاری شەقلاوە خوشکوبرا مەسیحیەکان هاوشێوی مسلمانەکان بەرەو پیری جەژنی ڕەمەزان دەچن و بۆ نایەنیەکانیان کردووە بە هەوێنی پێکەوە ژیان وەکو خۆیان دەڵێن ئەم نەریتە لە باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە و هیچ جیاوازیەک لە نێوان مەسیح و موسڵماندا نییە و گرنگ پێکەوە ژیانێکی برایانەیە. برایانی مسلمان لەگەر ئێمە ژیان لەو ناوچەیە ماوەی چەندەها ساڵە کە ئێمە ئەو برایەتیمان ڕۆژ بڕۆژ پتەوترە بێ لەبەر ئەوەی بەشداری هەموو بۆن و ئاینەکانەکەی لە کاتی جەژن و بۆنەکان سەردانی مسلمانەکەکەن و جەژنە پیرۆزانەیان و هەروەها بەشداری ئەو بۆنانەی کە هەیە لە تەعزیە و لە خۆشی و لە ناوخۆشی ئێمە بەشدارێنەکەی لەبەرەوە ئێستا مانجی ڕەمەزانە ئێمە ڕێز لە ڕەمەزانەگرین هەرچەندە برا مسلمانەکان بە ڕۆژی ببن بەڵام ئێمەش وەکو ئەوان بە ڕۆژی ئەبن بەڵام چێ ڕۆژ ناگرین بەس ئیحترامن و ڕێز لە ڕەمەزانی لۆ ئەوەی برایەتیمان پتەوتر بێ و بە خۆشی و بە شادی لەگەڕێدا بژی. لەوەتی لەدایک بوویمە لێرانە جیرانی مەسیحیانین یعنی لە بۆنەکان سەردانی یەکدی دەکەین لە تازیەکان ئەمە لە جێژنەکان سەردانیان دەکەین سەردانمان دەکەن و ئێستا مانجی ڕەمەزانە زۆر بە ڕێزەوە سیرمان دەکەن احتراممان دەگرن ئەوانیش وەختی جێژنە و ڕەمەزانیان دادێ ئێمەش هەر بە هەمان شێوە یعنی احترامی وان دەگرین و احترامی مانجوی ڕەمەزانی وان دەگرین و جێژنانەی وان دەگرین و دۆستایەتیمان خۆشە و سەردانمان خۆشە و بەرامبەر بێکدی ڕێزدێکدی دەگرین و ڕەفاقەتمان هەیە و برادەراتیمان هەیە و زۆر دۆستین لەگەر یەکدی یعنی هیچ فەرقین پێکوە نەکردی یعنی ئەوە مەسیحیە و ئیسلامە هاوڕێیەتیمان زۆرە. ئەم وەکو هاوڵەتێکی دانیشتی شەقلاوە چەند ساڵێکە لێرە دەژیم بە حکمەوەی ئەم لە دەوام هاوڕێکانی مندێکیان مەسیحین هەروەها لە دەرێش ینی لە دەری دەوامیش هاوڕێم هەیە مەسیحیە پێکەوە ینی خەڵکی شەقلاوە بەعام نمونەی پێکەوە ژیانیان پێوە دیارە لە بۆنەکاندا سەردانی یەکتری دەکەن ئەوان سەردانیمە دەکەن و ئەمەش سەردانیوان دەکەین و جێژنە پیرۆزیان لێ دەکەین کاتێکەمە بە ڕۆژوین لە دەوام لە بەرچایمە با بڵێن هیچ شتێک ناخۆن تەنانەت ئاویش ناخۆنەوە و ئێمە شەرۆک و مسلمانان ڕێز لە بۆنەکانی ئێوان دەگرین. لەدایک بوو شەقلاوەم لێرە لەگەڵ مسلمانەکان پێکەوە دەژین پێکەوە ژیانمان هەیە هەموو ڕێز لە یەکتری دەگرین
ئەوان ڕێز لە ئێمە دەگرن ئەمەش ڕێز لەوان دەگرین بە بۆنەکانیش ئەوان دێنە لایمەوە ئەمەش دەچینە لایوان پێکەوە ژیانەکی خۆشە ینی ڕێز لە یەکتری دەگرین و زۆر جیاوازیشمان پێ نییە ینی کەس ناڵێ ئەوە مسلمانەوە ئەوە مەسیحیە و ئەمەوە ناڵێن ینی هەروە هەز دەکەن کە براینە پێکەوە دەژین ئەستا من دوکانی مەشروباتم هەیە لە بۆ ڕێزەکی بەمانجی ڕەمەزان قەپاتی دەکەم ڕێز لە ڕەمەزانەکەی دەگرم هەموو جیرانەکانم مسلمانن جیرانی مەسیحیم نییە یعنی بەو دو-سێ ساڵی هەندێک جیرانمان لۆ پەیدا بووە جیرانی مەسیحی بەس هەمووی مسلمان بووینە و هەرچ ئیشێک هەرچ گیر و گرفتەکەم هەبوو بەوانم وتووە. بڕگە و بابەت ێوارە 24 ڕۆما کۆتای پیا تا سبەی ئێوارە ئاسوودە بن.